سوپاس دەکەم کاکاوە سەرەتای پرسیارەکانم پێم خۆشە لەوە دەست پێ بکەم بزانم بەکێ ئەوترێت کرێکار یاخود کرێکار کێیە؟ سواس بۆ جەناب کرێکار ینی زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە ئەوە وشەی کرێکاری کە پێناسە کردو بۆ کەسێک کە کارێکەکە و کرێ وەرەگرێ کورتکراوێ کرێ و کارە کرێکار هەر کەسێک لە بەرامبەر بڕێک پارەیە لە بەرامبەر داهاتێکە لە بەرامبەر پارەیەکە کار بکات کرێک وەربگرێ پێڵن کرێکار جا کرێکاری هوەریمان هەیە لەگەڵ کرێکاری ناهوەری کرێکاری هوەری ئەو کەسانن کە مەسەرەن پزیشکێک لە کەرتی تایبەت کرێکارە ئەندازیارێک لە کەرتی تایبەت کرێکارە ئەوە کەسێک مەسەرن بێژەرێکی تەلەڤیزۆن ئەگەر بە عەقد ئیش بکە لەو شوێنە لەسەر بودجێ گشتی نەبێ کرێکارە ئەوە پیاڵن کرێکاری هوەری ئەوی تریش کرێکاری ناهوەری ئەوەیە کە ئیشە سادەکانەکە وەکو مەسەرەن خزمەتی باخچەیەکە کە مەسەرەن ئیشێکی ترێکە کە هوەری تیا بەکار ناهێنێ ئەوە کرێکاری ناهوەری ئەوشیان کرێکاری هوەری بەڵام هەمووی بەگشتی کرێکارە و هەر کەسێک لە بەرامبەر کارێکە کرێوەربگرێ ئەبێ بە کرێکار. زۆر باشە پێم خۆشە بزانم لەوە دەست پێ بکەم بزانم بەگشتی دۆخی کرێکاران و بە تایبەت لە پارێزگای سلێمانی و دەوروبەری قزا و ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی چۆنە لە چ ڕوویەکەوە ئەیبینی چۆن ئەیبینی تۆ دۆخی کرێکاران لەم پارێزگایە چۆن ئەبینیت؟ کرێکاران لە کۆی دنیا گەورەترین چینن کە توانای گۆڕانکاری گەورەیان لە ژیانی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری وڵاتانە هەیە لە وڵاتی ئێمەش بەڕاستی کرێکار چینێکی بەهێزە چینێکی دامەزراوە ئەوە چینێک کە ئەتوانێت گۆڕانکاری لە هەموو شتێک لە هەموو جوگەکانە بکە و کرێکارانی ئێمە بەڕاستی ڕەنگە کەمتر تەداخلی سیاست بکەن ڕەنگە هۆشیاری سیاسی لای کرێکار مەبەستە گرنگەکە نەبێت چونکی کرێکارانی ئێمە زیاتر ساقاڵی دابینکردنی بژێوین بۆ خێزانەکانیان یاسای کارمان هەیە بەڵام یاسا کارەکە کۆنا کاری پێ نەکراوە لە دەرگاکانە کاری پێکرێ بەڵام بڵێ نەچنەوە کللتور یاسایەکی نوێ بەڕێگاوە بوو کە لە ساڵی 2023 دەنگی لەسەردرا لە پەرلەمانی کوردستان و یاسایە گەشتگیرتر بووە زیاتر مافو امتیازاتی کرێکار و ژیانی کرێکاری تهدید کردبوو دیاری کردبوو بەڵام کە پەرلەمانی عێراق ئەو یاسایە هەڵوەشاندەوە تقریباً ئێستا پێویستیمان بە یاسایەکی نوێ هەیە بۆ کرێکاران بۆ ژیانی کرێکار ڕێک بخە. باشەواتە ئەگەر بە تایبەتتر لە باسی شاری سلێمانی بکەین بە هەمان شێوەیە ئەوش ئەگەر باسی شاری سلێمانی یعنی زیاتر ئەمە زیاتر قسە و باسەکانمان لەسەر شاری سلێمانی بێت لە سلێمانی تقریباً پرت و بڵاویەک هەیە ینی ناجێگیریەکی سیاسی ناجێگیریەکی اقتصادی ناجێگیریەکی دیار بێگومان ژیانی کرێکاری ژەگرێتەوە لەبەرەی پرۆژەکان لە سلێمانی کەمترن و کرێکار هەلی کاری کەمترە لەبەرەوە ڕەنگە کرێکارانی سلێمانی بەداخەوە خۆش ژیانتر نەبن ژیانیان خۆشتر نەبێت لە کرێکارانی هەولێر و دهۆک لەبەرەوەی پرۆژە کەمترە و لەبەرەوەی کە نائستەقلالێتێک هەیە تقریباً دڵنیایی بۆ ژیانی تاک زۆ گرنگە بە تایبەتی بۆ کرێکاران دڵنیا بێ کە لە کەشێکی ئارامە لە پاراستنی سەر و ماڵ و ئاسایشیا لە پەیداکردنی هەلی کارە مسۆگەریەک هەبێ دڵنیاییەک هەبێ ئەوە ژیانی کرێکار خۆشترەکە ئەگەر ئەوانە بە شێوک لە شێوەکان ون ببن ئەتر کرێکاریش لە نادڵنیاییژی بەدڵنیایەوە بزانم کاکاوە ئەگەر باسێکی سندیکاکانی تایبەت بە کرێکاران بکەین وەکو پێش پرۆگرام باست لەوە کرد کە ئێوە چەند سندیکایەکن هەمووتان کە سندیکای کرێکارانی کوردستان پێگەهێنێ ئەم سندیکایانە ئەگەر ئەوەنەی بینی بێتمان فرەلایەنە نوێنەری حیزبەکانی تێدایە بە هەموو پارتولایەنە سیاسیەکانەوە بزانم چۆن توانی وتانە کە ئەدای خۆی بکات چۆن پشگیری یاخود خزمەتی ئەو چینەی کردووە کرێکاران سندیکای کرێکاران بەرەیە تاکو ئێستا لە دوای ڕاپەڕینەوە وبەرەی کوردستانی دروست کراوە باشە بەڵام وەکو سندیکا هەوڵمانیاوە زیاتر هۆشیاری بین بە کرێکار لەسەر مافەکانی چونکی بەپێی یاسای کار و یاسای دەستەبەر ئەم دوو یاسایە بەرکارن وەکو باسم کرد لە کوردستانە بەبێ ئەم دوو یاسایە کرێکار دەتوانێت مافەکانی خۆی سەعاتی کار و کاتی پشوو و بڕی پاری دیاریکراوە بۆ کرێکار ئەمان بە پێی یاسا ڕێکخراون کەمترین کرێ بۆ کرێکاری ناهوەری 350,000 دیلارە نابێت لەو کەمتر بێ بەڵام بەداخەوە
لەم شێوەیە کە ئێستا هەیە لە سلێمانی سیرێکی کرێکار هەیە بە 200,000 ئیشەکە هەیە بە 150,000 ئیشەکە بەتابەتی کرێکاری ئەوانەی پاکەرەوەکان لە زۆرجارداری حکومیشان لەبەرەوەی ئەو کۆمپانیایی کە ئەو تەندەری لێیاوە سەر بەلایەنێکی سیاسیە لەبەرەوە چاوپۆشیەکرێ کە 150,000 200,000 دیناریا بە کرێکارێک کە ئەوە بخۆی کارە ساتێکانی تو هەر هاتوو چۆ کرێکارێکە بێ چەند بێت لە مانگێکا 30 ڕۆژ بچێتە سەرکار و بێتەوە پێویستی بە خواردنە پێویستی بە گەیاندنە پێویستی بە کارتی مۆبایلە پێویستی بە زۆر شتێکە ڕەنگە بەشی تاکێک نکات ئەوە جا چ جاگەر خێزانێکی هەبێ ئەوە بەڕاستی حاڵێکی ژیانێکی سەخت بڕێک زۆر ڕاستە بزانم کاکاوە ئەو تەندەرانی کە ئەو بابەتانی کە لە شاری سلێمانیا ئەدرێ بە بازرگانەکان و بۆ کەسانی کە دەوڵەمەند و پرۆژە ئەەکەن ئەو تەندەرانە ئەگەڕێتەوە لای ئێوە مەسەلاً ئەیبینین وەکو سەندیکا کە بزانن هیچ دڵنیایەک ئەدرێ بە کرێکارەکان یاخود هیچ ئەوەی پاداشتێک هیچ دڵنیاییەکیان پێ ئەدرێت بەداخەوە ئێمە لە تەندەرە بەشدار نین بەڵام قایمقامێتی سلێمانی و بەڕێوەبەرەتی و بەرهێنانی سلێمانی لە تەندەرا بەشدارن ئەمە داوامان کردووە هیوافازین کە کرێکارانیش لەو تەندەرانەیە بەشدار بن چونکی ئێمە چەند یاسایەکی گشتیمان هەیە بێ لە ساڵ هەفتای کرێکاری ئەو هەر پرۆژەیەکە بێ کرێکاری ناوخۆ بێ بۆی هەلیکار زیاتر بۆ کرێکارانی خۆمان هەبێ وەڵام سیرەکەی لە زۆر پرۆژەیە لە زۆر شوێنان تەماشاکەی لەمە کرێکاری بیانی زیاتر لەسەر کارەوەک لە کرێکاری خۆمان حجەی خاوەنکارەکە هەیە بەڵام ئەوە غەدرێکە لە کرێکاری خۆمانەکرێ ئێمە بۆی سعاتی ئیش دیاری بکەین زۆربەی جار کرێکار خۆی 8 سعات ئیشی هەیە بەپێی سیستەمی جیهانی بەڵام زۆر جار ئەیکەن بە 10 سعات یەکەم 12 سعات لە کاتێک ئەگەر 12 سعات بێ بکرێ 2 ڕۆژ بە کرێکار بەڵام زۆر جار 12 سعاتیژیش بە کرێکارەکەن و هەر کردی 8 سعاتیشی ئەنێ کە ئەوەستەمێکی ترێ لە کرێکارێکرێکە کری 2 ڕۆژ لەباتی کری 2 ڕۆژ ڕۆژێکیێنێ یان پشووی هەیە لە هەموو کرێکارێک لە مانگێکە 2 ڕۆژ پشوو هەیە پشۆکەی نایانێ بە بیانەوەی کە ئیشەکەی وەستە و بیانووی جیاجیا پشۆکەش نیان بە کرێکار ئەوانە هەمووی ستەمن لە کاتی تەندەرا بێ بەڕاستی لەگەڵ خاوەنکارەکە عقدەکە کە ئیمزاکرێ ئەم شەرت و مەرجانەی بەسەر پسە پێنرێ ڕێنمایی سەلامەتی پیشەیمان هەیە کە پێویستە لە کاتی تەندەرا بەسەر خاوەنکارە جێبەجێ بکرێت کە ئەو کرێکارێ چێتە سەرکارە بێ کڵاوی کاری لەسەرا بێ پێڵاوی کاری لە پێ ئەبێ لە کاچێتە سەربەرزی قایشی خۆبەستنەوەی هەبێ بۆ و کرێکارە لە کاتێکە سەری گێژی خواردیان قاچی ترازە بەڕاستی ژیان لە دەست نایبەر بوونەوە لەو باڵەخانە گەورانەوە چەند جار ڕوویاوە بەتایبەتی ئەو کرێن تاوەرانە جاری وایە کرێن تاوەرەکان کۆنن و بەرگە ناگرن لە کاتی ئیشە ئەشکێن و کرێکار ئەوێ بە سوتەمەنی بەداخەوە بەداخەوە بزانم کاوە تا چەند گرنگاوە بۆچی گرنگە کە کرێکاران و چینی کرێکار بە تایبەتی بەشداری ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان بکات تا چەند گرنگە کە بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێرێن ئەگەر ببینین بینی بێتت ئەم بەربژێرانەی ئەم خۆلەی پەرلەمانی کوردستان زۆرێکیان پارێزەرن زۆرێکیان بۆ نمونە مهندیسن یعنی ئەمانە کە سێر ئەەکەیت باگراوندێکی زۆر باشیان هەیە لەو بوارانە هەز ناکەی کە ئەمە بۆ نمونە هەڵبژاردننی لیستی ١٠٩ پارتی دیموکراتی کوردستان و ئەو بەربژێرانی کە تایبەتن بۆ داکۆکیکردن لە چینی کرێکاران کارێکی زۆر باش بێ هەڵبژاردن و دەنگدان ینی یەکێکە لە کاریگەرترینیان بەرچاوترین ڕۆڵی دیموکراسی یان پرەنسیپەکانی دیموکراسی لە وڵاتە بەتایبەتی لە خۆمان کە لە دوای ڕاپەڕینەوە کە بەری کوردستانی هاتووە بڕیاری جەلابی سەرۆک بارزانی کە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ڕێگەی هەڵبژاردن و دیموکراتیەوە سەروەریەکە بۆ پارتی تۆمەرکراوە و کرێکارانی ژەو چینە بەهێز و گەورەیان کە ئەتوانن گۆڕانکاری بکەن دەنگ بن بە هەر لیستێک ئەو لیستە سەرەخەن چونکی کرێکاران چینێکی بگەورە و فراوان و بەربڵاوترین و گەورەترین چینی کۆمەلگایە لە هەموو جیهانە و لە کوردستانیش هەروایە من بۆیە داوا لە کرێکارەکەم دەنگبن بە لیستی ساڵۆنەوە چونکی پارتی ئەگەر ببینین ژێر قەڵەمڕەوی پارتی بەداخەوە کە ئێمە تا ئێستا زۆنی زەرد و سەوزمان هەیە لە زۆنی زەرد ئاوەدانیەکی زۆرتر و خزمەت گوزارێکی زیاتر و هەلیکارێکی زیاتر و ڕێزی شکۆیەکی زیاتر بۆ کرێکار هەیە و یاساکان زیاتر چەسپا و جێبەجێ ئەکرێن داوا لە کرێکارانی سنووری سلێمانیەکەم کە دەنگبن بلیستی
سەڵەوەت و بە کاندیدە بەڕێزەکان بە ناوی کاندید نهێنین بێگومان کاندیدی جۆراجۆری تیا بەڵام ئەو لیستە بەرنامەی هەیە بۆ نمونە ئەمە پەیام و بەرنامەی لیستی ژمارە 100 کە دوورە لە مهاتەرات و شەڕە جوێن و سوکاتی و هەندێشت ئەمە لە مادەی نوۆیە چەند خاڵێکی لەسەر کرێکاران دیاری کردووە ئەوە حوت خاڵە ئەم خاڵانە بەڵێنە بەرنامەی کاری ئەچێتە بەرنامەی کاری حکوومەتەوە کە ئەم خاڵانە جێبەجێ بکە بۆەوەی هەلێکی کاری زیاتر وە کرێکاری پیشەیی زیاتر دەرچووی ئامادەیە پیشەیەکان ئەوە خولی زیاتر بکرێتەوە بۆ کرێکاران بۆی بتوانن کرێکاری پرۆفیشنال بن و لە کرێکاری ناهونەریەوە ببن بە کرێکاری هوەری بۆی داهاتێکی زیاتر بۆ خۆیان و بۆ مناڵەکانیان دابین بکەن. زۆر ڕاستە بزانم کاکاوە ئەوەندەی کە بەڕێستانمان بینی بێت هەمووکو جێگری سەرۆکی سندیکاکانی کوردستان هەمیش وەکو چالاکوانێکی بوارەکانی چینی کرێکار بزانم ئەو داواکاریانە یاخود ئەو خواستانەی کرێکار کە هەمیشە دووبارە ئەبێتەوە بەداخەوە کە جێبەجێ ناکرێ چین لە ئێستاە چین زیاتر کرێکار پێویستی بە چیە کرێکار حەز بە جێبەجێکردنی کامە بڕیارەکە زیاتر کە لە قازانجی کرێکارە بێت. من جارێکی تر لە چاپێکوتنێکی ترە لە کەناڵێکی تر وتم ئێمە کللتوری کرێکاریمان نییە کللتوری کرێکاری ئەوەیە کە کرێکار سەرەتا مافەکانی خۆی بزانێت ینی بزانێت کە ئەمە بێ هەر سەعات ئیش بکە و ئەبێ نابێت لە 350,000 دینار کرێوەر بگرێ و ئەبێ لە مانگێکا 2 ڕۆژ پشوو هەبێ و ئەبێ لە کاتی کارکردنە ئەگەر هەر سەعاتەکە بەسەرێکەوە بوو سەعاتێکی پشوو نان خواردنی هەبێ و ئەبێ کرێکار کەرامەتی پارێزراو بێ و نابێ سوکایەتی پێ بکرێ و نابێ خاوەنکار بە چاوێکی سوگیان زۆر جار تەحەڕوش بە ئافرەتەکانی کرێکار ئەکرێ و ئەبێ کرێکار ئەم مافانەی خۆی بزانێت کە ئەمانە هەمووی خەتی سوورن نابێ خاوەنکار بیبەزێنێ ئەوە یەکەم دووەم ئەمە یاسایەکمانەیە یاسای دەستەبەر کە ئەوە کرێکار دەستەبەر ئەکا بۆ دوو حاڵەتی بۆ چەند حاڵەتێک بەڵام دوانیان کە زۆر زەقە یەکێکانە و کرێکارە کە ئەگاتە تەمەنی خانەنشینی ئەگەر 20 ساڵ بەلای کەمەوە 20 ساڵ کرێکاری هەبێ و دەستەبەری یابێ ئەوە ئەتوانێت داوای مافی خانەنشینی بکە وەکو هەر کرێکارێکی کەرتی گشتی وەکو فەرمانبەرێکی حکوومەت. دومیان ئەگەر کاتێک کرێکار دەستەبەری هەبێ لەسەر کار تووشی هەر بەرکەوتنێک ببێ خوا نەخواستە شۆرتی کارەبایە کەوتنە خوارەوەیە بڕێنی دەستە ینی لە دەستدانی ئەندامێکی جەستەیە یان نەخۆشکەوتنێکە بەهۆی پیشەکە بۆی ئیشەکەەوە ئەما و کرێکارە ئایرێ بەریژنێت تۆبیوە جاری کە خانەنشین ئەبێ و لە کاتی ئەو چارەسەریەیە ئەگەر چەند مانگێکی پێ بچێ و بێتەوە سەر ئیش ئەو چەند مانگا بێ خاوەنکار و خاوەنکارەکەش و بەڕێوەبەری دەستەبەرە بێ ژیانی بۆ دابین بکەن بۆ ئەو کرێکارە کاتێ لە کاردا ئەبڕێ تر نەکەوێتە سەر جادە و داوای هاوکاری و یارمەتی لە قەڵبکە ژیانێکی شکۆمەندانە بژی منەمەوێ ینی ئەوە بڵێم بە کرێکاران تکاتان لێکم ئەو مافانەی خۆتان دەست پێوە بگرن و بەرگری لە بکەن و حکوومەتیش پشگیریتانەکە دەستەبەر بکەن دەستەبەر زۆر زۆر گرنگە تۆ ئێستا لە ساڵ 5 داهاتەکە و ماگانە ئەی بە حکوومەت بەڵام لەو سەرەوە بە درێژایی تەمەنی خۆت و دوای خۆشە دەیرێ بە خێزانەکەەوە لەوە مناڵەکانی عینەن خانەنشینی گشتی لەبەرەوە وا باشە کرێکار خۆی دەستەبەر بکە و مافهوم امتیازاتەکانی خۆی بزانێ. باشە کاکاوە لە ئێستا هەموو ئەو کارانی کە لە هەرێمی کوردستانە ئاکرێ لەوە گەڕین کارە حکوومیەکان یاخود ئەوانی کە دامەزراوی فەرمین کارەکانی دیکە کە غێرە حکوومەتە کەرتی تایبەتە بەڵێ ئەوانە هەمووی دەستەبەری کۆمەڵایەتی هەیە یاخود بۆ نمونە لە سەرەتایە کرێکار کە باسیەوەت کرد کە پێویستە چەند مافێکی هەیە مافی خۆی بزانێ ئەو دەستەبەری هەیە بۆ هەموو کرێکارێک یان بۆ هەموو کارێک ئەو دەستەبەریە هەیە هەموو کرێکارێک چێتە سەر کارەگەر شاگردی دوکانێک بێ یان لە باخچەیەکە خزمەتی باخێک یان هەر ئیشێکی هەبێ تا 3 مانگ خاوەنکار ئەتوانێت بە بیانووی بە ناوی ئەوەی کە ئەمە ژێر تێستە ئەتوانێت دەستەبەری بۆ نەکات لە دوای 3 مانگەوە ئەبێ دەستەبەری بۆ بکات و مانگانە لە ساڵ 12 داهاتی ئەو کرێکارە خاوەنکارەکە لە دەستەبەردایانێ لە ساڵ 5 کرێکارەکە لە ساڵ 7 لە ساڵ 7 داهاتەکەی مەسەر بۆ نەگەر کرێکارێک موچەکەی 500,000 دینار بێ 85,000 دینار مانگانە چێتە سەر سنووقی دەستەبەر ئەمە بۆ ئەو کرێکارەیە بۆی کاتێک کە وەکو باسم کرد بەرکەوتنی هەبوو یان تەمەنی چوە سەرەوە پیر بوو نەیتوانی ئیش بکە
یان تووشی نەخۆشیەک بوو یان بەڵێ هەر کارە ساتێکی تر خوا لەخواستە بەسەر کرێکار بێ و کرێکارە توانێت لەو سنووقی دەستەوەرە داوای مافی خانە نووشینی و داوای داهات و بەشەکەی خۆی بکات. زۆر جار بەداخەوە کرێکاران لە دوای چەند ساڵێک دەستەبەرە چن ئەو پارەیە وەرەگرنەوە کە ئەمە حەز ناکەین کرێکاوەری بگرێتەوە لە ساڵ 50 وەرەگرێتەوە کەەوە ڕێژەیەکی کەمە، بەڵام واتاتە نەگاتە نەبوونی دڵنیایی لە کوردستان و بەتایبەتی لەم زۆنە وای کردووە کە کرێکار بڕای بە حکوومەت نییە و قەنەعەتی نییە ئەم گاتە تەمەنێک و خانە نووشین ببێ، ینی تەقریبەن حازر ینی خەڵک حەزی لە پرۆژێ خێرا و حازر و ئەوەی ئەمڕۆ قسەیەکی کوردی هەیە ئەڵێ هەشت بێت لە مشت بێت نەگنەوە بێ نەبێ، بەڵام بۆ کرێکاران هەڵەیە من بەڕای من کرێکار چاوەڕێ بکات دەستەبەرەکەی خۆی بات و لە ئەخیرەوە مافی خانە نووشینیەوە. زۆر کرێکاریش هەیە ئێستا لە سلێمانی و لە هەموو کوردستانە چەندین کرێکار هەیە کە چاوەڕێی کردەوە ئێستا خانە نووشین بوو ژیانێکی سەربەرزانە ژی وەکو هەر کارمەندێکی تر وەکو هەر فەرمانبەرێکی تر. زۆر باشە کاکاوە ئەمە ئەو پرسیارت لێ بکەم بزانم هیچ کات بۆ وەکو سندیکا بۆ نمونە کێشەیەک هاتبێتە پێشەوە بۆ ئێوە یاخود کەیسێکتان بینی بێ ئەگەر کرێکارێک داوای کارێکی لە خاوەن کارێک کردبێ بۆ نمونە کرێکارەکە زەڕور بووە پێویستی بەوە بۆ کە ئیشێ بکە بۆ نمونە قەرزار بۆیان بە زووترین کات کارێکی دەست بکەوێ ئەمە لە پای ئەوەی کە بە زووترین کات یاخود بڕێکی باشتری موچەی مانگانە پارەکەی دەستکەوێت لە دەستەبەرێکی خۆی بۆ نمونە خۆش بوو بێت هیچ کات شتێکی وە هەبووە ئەکرێ ئەوەش ئەو شتانە هەیە بەداخەوە بەڵێ زۆر جار هەیە خاوەن کار بە حکمی ئەوەی کە خاوەنکارەوە وەکو تۆش باسەکە کرێکارێک کە پێویستی بەو پارەیە هەیە بۆ داهاتە هەیە زۆر جار پێی ئەڵێ من دەستەبەرە بۆ نایم چۆ خۆ دەستەبەرەکە بە کرێکارەکەش کە حسابەکە مەسەرەن کەمترین دەستەبەر بۆ هەر کرێکارێک 59,000 دینارە ئەگەر موچەکەی ئەو 350,000 بێ و 59 لێبا بە دەستەبەر 290,000 مێنێتەوە لەبەرەوە لە پێناوی ئەو 6,059,000 کرێکارەکە من دەستەبەرم ناوێ، بەڵام ئەمە ئەگەر بێتەوە کرێکارە بێت لە ئێمە بڵێ من چەند ساڵیان ئەوەنگە کاتەیە لە فڵان شوێنە ئیشێکەم و خاوەنکارەکەم دەستەبەری بۆ ناوە من بەڕێوەبەتی دەستەبەر لیژنەمان هەیە لە ناو دەستەبەرە ئێمە چوار کەسی کرێکارانمانەیەوە لیژنەکەش خۆیان بەڕاستی خەڵکی دڵسۆزن ئەچنە سەر ئەو شوێنی کارەوە داوا لە خاوەنکارەکەن بۆچی دەستەبەریم کرێکاری نەکردووە ئەگەر بێت و سەرپێچی بکەوە تووشی غەرامە ئەبێەوە دەستەبەری چەند ساڵیشی لەلا بێت هەمووی بەیەکەوە لێ وەرەگیرێەوە ئەگەر بێت و بەردەوام بێ لەسەرەوە شتە لیستی ڕەشەوە لە کاتی ماڵە تازەکردنەوە سەرێشەی بە دروستە بێت. بۆیە مشکلەکە ئەوەیە کە کرێکارەکە لە پێناوی ئەو داهاتەکەمەیە زۆر جار لە مافی دەستەبەر خۆشە بێت کە لەبەرەوەی نازانێت کە ئەبێ خاوەنکارەکە بۆی بات، ینی ئەو هۆشیاری نییە کە ئەبێ خاوەنکارەکە دەستەبەرەکەی بوو بە زۆر جار ئەوە تووشی ئەوە ئەبین بەڵێ دەسترسی ئەوەی کە کارەکەشی لە دەستنیە لەبەرەوە ناچارە بێت تحمل بکە. بەڵێ میژمە بەستم لەوە بوو دەستە خۆش بێ کاکاوە بزانام دوا پەیامی بەڕێستان وەکو چالاکوانێکی چینی کرێکاران کە هەمیشە داکۆکی کارێکی مافەکانی کرێکارانیت بزانم پەیامی تۆ چییە بۆ کرێکاران لە کۆتاییەوە بە تایبەتتر پەیامی تۆ چییە بۆ ئەوەی کە ئەو کرێکارە بەڕێزانی کە تا ئێستا بڕیاری ئەویان نەیاوە دەنگ بدەن. من داوا لە کرێکارانەکەم ئەم مافی دەنگدانە لە دەست خۆیان نەدەن و ئەوە ئەرک و مافە ئەرکە کە تۆ نوێنەری خۆ دیاری بکەی و مافی خۆتە کە دەنگ بدەی بۆی کەسی کە دەنگەکەی تۆ بەکار نەهێنێەوە بەشداری کرێکاران لە پرۆسی سیاسیە لە پرۆسی دیموکراتیە بەشداریکی کاریگەرە داوا لە هەموو کرێکارانەکەم بە هەموو لایەنەکانەوە بچن بۆ دەنگان، بەڵام بێگومان بە حکومەوەی کە من خۆم کادری پارتی داوا لە کرێکارەکانەکەم دەنگ بن بە لیستی ژمارە 100ەوە چونکی لیستێکە دووشمەکانی دیارە ئاوەدانی پێکەوەی خۆڕاگری و ئەم لیستە چەندین ساڵە حکوومەتی هەرێمی بەڕێوە بردووە و توانای دارەدانی سیاست و قەیرانەکانی هەیەوە خزمەتی کرێکاریشی کردووە و داکۆکیکەری مافی کرێکارە چ لە یاسای کار چ لە یاسای دەستەبەر و هەموو لیژنەکانی هەموو ئۆرگانەکانی خسۆتە خزمەتی پێشکەوتنی کۆمەڵگا و ژیانی کرێکار بە تایبەتی بۆیە داواکەم چن بۆ دەنگان ینی کرێکارێک نەبێنێتەوە کە بەشداری پرۆسی دەنگدان نەکە ئەگەر سوپاسی شانەکە بەگەر دەنگ بن بە لێستی ژمارە 100 چونکی داهاتوویەکی گەشتر بەرنامەی زیاترمان هەیەمە بۆ کرێکاران بە تایبەتی ئیش لەسەرەوەکەین کە زەوی بدرێ بە کرێکاری دەستەبەر کراو و کرێکار لە کوردستانە شکۆمەندێکی زیاتری هەیەبێەوە بەرگریکاری کرێکاران ئێمەین بەڕاستی بۆیە داوان لەکەم بە پیر داخوازیەکانی لیستی ژمارە 100ەوە بچن دڵنیان پەشیمان نابنەوە.
سپاس بۆ ئامادەبوونت کاکاوە زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز کاکاوە شێخ سەلام کە بەڕێزیان جێگیری سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان بوون. ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر گرنگی بەشداری کرێکاران لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. تا پرۆگرامێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێت.